بەڕێگاوین بەرەو ناوچەیەکی گرنگی گەشتیاری. ئێرە حەسەن بەگە لە ئیدارەی سۆران و بەفر سپی پۆشی کردووە. بەهۆی هەبوونی بەفر و هەڵکەوتەی چیاکە گەشتیارێکی زۆری نێوخۆیی و بیانی ڕوو لەو ناوچەیە دەکەن و کاتی خۆش بەسەر دەبەن. منطقه حەسەنبەگ جێگی زۆری خۆشە، بەس ئەو ساڵە بەفر ڕێژەوە زۆرە کێمە چاوە ساڵێت بەری، بەس هەر منطقەکە خۆشە نەعنیا گەشتیاریە خەڵک گەلە خەسۆیرەتکەن هیوادارم هەمی کەسی تێنە ئێرەجی بڵە پاقەجی ڕاگەن چکە مخۆبنە ئەو منطقەوەندا جوان پیس بکەن خۆنی ناوجها بەرەدرێن مەشیخۆن هەوتە سەردەما کرد ئەمەوتە حەسەنبەگی گەلوان و بەس ڕاستی خۆش جاوە وەکی دیژی جاوەکە چەکە سۆردا وەکی منطقەمانیان و کە منطقەمەوە کرێ وەرگە نیۆستا گەرمە بەس ئێر گەڵی سۆرە. عەبدوڵڵا گەشتیارێکی عەرەبە و لە بەغداوە ملی ڕێگای گرتووە و حەسەنبەگی بۆ بەسەربردنی کات هەڵبژاردووە. لە ڕێگەی زاری کرمانجی داواکاریەک ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان دەکات. ئێمە لە پارێزگاکانی عێراق هاتوین و کوردستانمان هەڵبژار، بە تایبەت هەولێر چیای حەسەنبەگ. ئێرە ناوچەیەکی جوانە بەڵام پێویستی بە گرنگی پێدانی زیاتر و پێشکەوتنە، بە تایبەت هەبوونی چێشتخانە و ساکردنی ڕێگاوبانەکان و دەستەبەرکردنی خزمەتگوزاری دیکە. شوێنێکی خۆشە. ئومێدی سەرکەوتن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەخوازم. ئەو چیایە بە بەفری زۆر ناسراوە، بەڵام ئەمساڵ بە ڕێژەیەک کەمە وەک گەشتیار و هاوڵاتیان باسی لێوە دەکەن ساڵانێکە حەسەنبەگیان بەو بەفرە کەمە نەبینیوە و ئەمەش کاریگەری لەسەر ڕێژەی گەشتیاران دروست کردووە. ینی لێرە لەو منطقەی سۆران لە هەموو زەی باشتر کە بەفری دێ حەسەنبەگ و کۆڕەکە، یعنی 3 متر بەرەوسەری دێ، 3 متر بەرەوسەری لە حەسەنبەگی دێ، ئێزە هەتا بوهاری و هەتا بەرەبەری هاوینش ئەو بەفری هەرێنی، یعنی دەوڵەمەندە لە بەفری، بەڵام ئێستاکانە کە ئەبینی هەموو تار نییە، دەبێ یعنی پێت نەکراوە بڕۆی لە بەفری. ڕێگامان زۆر خراپە، چەندەها گەشتیارمان لێ ڕۆیشتووە لەبەر ئەو شوێنە ئەو جادە ناخۆشە. داوا لە حکوومەت هەرێمی کوردستانەکەین ئەو جادەمان لۆچاکە زیاتر گرنگی بەو شوێنە سیاحیە بدا بۆ ئەوەی خەڵکی زیاتر ڕووی تێ بکە. سەرەڕای ناسراوی حەسەنبەگ لە ڕووی گەشتیاریەوە، بەڵام تا ئێستا حکوومەت و کردی تایبەت هیچ گرنگیان بەو ناوچە گەشتیاریان نەداوە و سادەترین پرۆژەشیان لێ ئەنجام نەداوە. مرشید برادۆستی زاری کرمانجی، چیای حەسەنبەگ.